بینەرانی ئازیزی بەرنامەی کۆمەڵە سوڕەوان سڵاوتان لێبێت. ڕژیمی کۆماری ئیسلامی بە دوای شەڕی بەناو 12 ڕۆژەدا هەروەکو پێشتر و لە بۆنە جۆراوجۆرەکاندا و لە بەرنمەکانی تردا وتوبوومان لەم شەڕە کەڵگوەردەگرێ بۆ ئەوەی هێرش بکاتە سەر خەڵک و خەباتی جێماوەری و بە زیندان و ئەعدام و خۆزاڵ نیشاندان هەوڵدەدات شکستەکانی دەرەوەی خۆیان بە سەرکوتی ناوخۆ قەرەبوو بکەنەوە شکستی خۆیان لە چاوی جەماوەرەوە دەربێنێتەوە. ڕژیم تا چەندە لەم بوارەدا سەرکەوتوو دەبێ. ئایا هەڕەشەی شەڕ لەسەری بووتەوە و کۆتایی بە شەڕ هاتووە؟ ئایا بە هەڕەشە و گرتنی خەڵک و گوشار بۆ سەر زیندانیان دەتوانێت بە ئامانجەکانی بگات؟ ئەمانە و چەند پرسیاری تر دەبن بە تەوەری ئەم جارەی بەرنامەی کۆمەڵەوە سوڕەوان لەگەڵ هاوڕێکەری ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران. هیوادار مێوەش تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. هاوڕێکەری مەم کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنامەیە و سپاس کە ئامادە بووی. زۆر سپاس ئەم کاتەی ئێوە و بینەرانی ئازیزی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانیش باش ماندونە. بەڵێ هاوڕێکەریم پێم خۆشە پرسیاری یەکەمم بەوە دەست پێ بکەم کە پێتان وایە بەڕاستی بە هەموو ئەم خەت و نیشان کێشانەوە کە ڕژیم کردوویەتی ئایا ئەم شەڕە کۆتایی پێهاتووە؟ ئەوەی ڕاستی بێت نیشانەکانی پێمان دەڵێکە نا کۆتایی پێ نەهاتووە بەو هۆیەوەکە بەپێی ئەزمون شەڕ لە بینی دوو لایەن دوو هێز دوو وڵاتدا کاتێک کە بەناو یا کۆتایی دێت یا ئەوەی کە ئاگربەستێکی بەتەواومانە پڕاوپڕ دێتە ئاراوە چەندین پێناسە یا بێستا تاریفی هەیە لەسەر کۆمەڵێک خاڵ ڕێک دەکەون هەندێک شت واژۆ دەکرێت زەوابەتێک دادەندرێت چ بۆ ئاگربەست چ بۆ مەسەلەی کۆتایی هێنان بە شەڕ. بەڵام بۆ ئەم شەڕە دوای 12 ڕۆژ کە هەروەکو کتوپڕ دەستی پێکرد دوای 12 ڕۆژیش کتوپڕ کۆتایی پێهات هیچ نیشانەیەک لەوەی کە لەسەر چ خاڵهایەک لەسەر چی لەسەر چ بنەمایەک ئەو ئاگربەستە هاتوۆتە ئاراوە و دروست بووە نەخراوەتە ڕوو هیچ کەسی لێ ئاگدار نییە. بۆیە نابە باوەڕی من ئەم شەڕە دەتوانێت ڕاوەستانێکی کاتی وچانێکی کاتی یا قەولی فارس وەقفەیەکی کاتی بێت بەڵام زۆر شکەندەیە زۆر بۆی هەیەکە لە هەر ئەگەرێکدا و بە هەر بیانویەکەوە ئەم شەڕە دەست پێ بکاتەوە. دلیلەکەشی ئەوەیە کە هۆکاری سەرهەڵدانی ئەو شەڕە زۆر شتن و لەوانە مەسەلەی هەستەیی مەسەلەی ناکۆچی بینی ئیسرائیل و کۆماری ئیسلامی زۆر مەواردی دیکە کە حتمما دواتر لە وردەکاریدا ئینسان دەتوانێت ئاماژەیان پێ بکە هیچ کام لەوانە چارەسەر نەبوون. بۆیە کاتێک هیچ کام لەوانە جوابیان وەرنەگرتوێتەوە هەر ئێستاش مەسەلەی هەستەیی زۆر مەسەلەی دیکە لە ڕوانگەی ئیسرائیلەوە تەهدیدە بۆ سەر بەسلا وڵاتی ئیسرائیل یا دەسەڵاتی ئیسرائیل و لەولاوە خودی ئەمریکا ئەو ملاحزاتانەی ئەو تێبینیانی کە لەسەر ئەو مواردانە بوویەتی هەموویان لە جێی خۆیدان بەو دلیلە من وا بیر دەکەمەوە کە ئەم ئاگربەستێکی کاتیە ناتوانێت بە مانای کۆتایی شەڕ بێت. خۆ ئەگەر وابێت ئینسان خۆشحاڵ دەبێەوە هیواداریشین کە دەستپێچێک بێت بۆ کۆتایی شەڕ بەڵام نیشانەکان یا لانیکەم شرایطەکە ئەوەمان پێناڵە بەداخەوە. بەڵای کاک کەریم هەروەکو خۆشتان ئاماژتان پێکرد سەرڕای ئەم هەموو فشارە کە لەسەر کۆماری ئیسلامیە شکستەکانی لە ناوچەکە ئەو گوشارانەی کە لە سەریەتی باڵۆپەڕی لە ناوچەکە لە لۆبنان و سووریە و هەموو ئەوانە بگرە پەڕیوە یانێ باڵۆپەڕێکی پێوە نەماوە هەموو دووچاری شکست بووە بۆچی هەر تەبلیغاتی خۆیەکە و ئەو تەبلیغ خاتەیەکی زۆرتر شەڕاوێژانەیە؟ لە خودی پرسیارەکەدا پێما تۆزێک تەوزیح درا دیارە ڕژیم هەر لە لانیکە مەگەر نەگەڕینەوە بۆ زۆر لەوە پێشتر لە 7 ئۆکتۆبرەوە 2 ساڵەوە پێشترەوە کە بە هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل هەتا هاتووە پێگەی چ لە ناوچەکەدا و چ لە ناوخۆی وڵاتدا لاوااستر بووە. لە ناوچەکەدا دەتوانین بڵین تا ڕادەیەکی زۆر هەموو پرۆکسەکانی هەموو هێزە نیابەتیەکانی ئەگەر نەڵین لە ناو نەچوون بەڵام زۆر لاواز بوون. ئەوانەی کە زەمانێک
عمقی استراتێژی قوڵایی استراتێژی کۆماری ئیسلامی بوون ئەو هێزانە بوون کە شەڕی ناوخۆی ئێرانی لە دەرەوە و لەسەر سنوورەکانی ئیسرائیل پێدەکردن بۆیە ئەمانە ئێستا زۆر لاواز بوون ئەمە خۆی شکستە بە دوای ئەوەدا یەکێک لە بەئیسلا پێگە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا و بۆ پەیوەندی و بەهێزکردن و ڕێگای هێنان و بردننی تەسلیحات و یارمەتیدان و سازماندان و ڕێخستنی هەموو ئەو هێزە گروپانە سووریە بوو لە سەردەمی ڕژیمی بەشار ئەسەددا خۆ ڕژیمی بەشار ئەسەدی ڕووخاوە دەوڵەتی سووریەش عەمەلەن نەما بۆ کۆماری ئیسلامی ئەو پێگەیەشی لەدەستدا ئەو بوارەشی لەدەستدا بۆیە ئەوەش بۆ خۆی شکستێکی زۆر بەرچاو بوو بۆ کۆماری ئیسلامی بۆیە هەتا هاتووە بەئیسلا ئەو شەڕی کە پێی وابوو ڕۆژێک دەبێت لە دەرەوەی سنوورەکانی و لە سنوورەکانی ئیسرائیل دەستی پێ بکا و بیکا لە دژی ئیسرائیل و یا ڕژیمی بە قەولی ئەوان سەیۆنیستی ئێستا هەتا هاتووە نزیک بۆتەوە لە سنوورەکانی خۆی و تەنانەت دیمان لەو 12 ڕۆژی بێستا شەڕەکەدا نەک هەر لە سنوورەکانی بەڵکە لە خوڵایی عمقی خاکی عێراق و ئێران و لە پایتەختەکەی ئەو شەڕە شاهدی بووین کە زۆر بە بەرینی بەرۆکی کرد بۆیە هەمووی ئەوانە ئەو شکستانە دەگەیەنێت کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕابردوودا پێی وابوو دەبوو هێزی بەرگری بە هەر بەئیسلا بیانویەک بە هەر ڕێگایەکە بۆی دەکرێت ئەو شەڕان لە خۆی دوورخاتەوە لە وڵاتەکەی دوورخاتەوە بەڵام بە شوێنێکی دیکە ئێستا تەواو بە پێچەوانە بۆتەوە بۆ شەڕەکە یەخەی گرتووە لە ناوخۆی وڵاتداوە لە پایتەختەکەی لە خودی پایتەختەکەشی لە شەڕێکی 12 ڕۆژەدا لە شەڕێکی دەتوانم بڵام غافڵگیر سەرڕایەوە کە چەند ساڵە تەبڵی شەڕ لێدەدات بەئیسلا شەیپوری شەڕ لێدەدات بەڵام کاتێک ئەو شەڕە عەمەلەن دێتە ئاراوە غافڵگیر دەبێت لە یەکەم زەربەکانیدا لە یەکەم بەئیسلا ئەو لێدانی ئیسرائیل لە ڕژیم و لە ئەرتەشەکەی سەرانی سپاکەی گەورەترین فەرماندەکان گەورەترین مۆرەکانی سەرەوەی دەسەڵات و بەئیسلا مدیریەت و ئاراستەی ئەم ئیدۆلۆژیە ئەم باوەڕە ئەم هێزە مەزهەبیە بەرەو پێش دەبات ئەوانە کوژران بۆیە وەختێک تەواوی ئەوانە بۆ ڕژیم شکستن بێگومان دەبێت ئالەم شرایطەدا ئەو تەبلیغاتی بەئیسلا شەڕاشۆیی و شەڕەنجێزیەی کە هەمیشە کردوێتی ئێستا زیاتر لە ڕابردوو پێی لەسەردا بگرێت دەلیلەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێویستی بەوەیە کە دەبێت لە ناوخۆیدا ئینسجامی ناوخۆیی پێڕابگرێ ئەوە بەشێکە لەو پێویستیە ئینسجامی ناوخۆیی ئەو بە تایبەت ئەو هێزانەی دەوروبەری و هەوادارەکانی خۆی هەمیشە لە دەوری هەندێک شت هەندێک بەئیستا بنەمای ئیدۆلۆژیکی و لەوانە بەئیستا بەرەو ڕووبوونەوە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئیمپریالیزمی ئەمریکا و سەهیۆنیزم کە ڕژیمی بەئیستا ئیسرائیلە ئەوانە لە بنەما سەرەکیەکان بوون بۆیە ئێستاش دەبێت ئەو بەئیستا دروشم و لێدوان و گوتاری شەڕەنجێزانەی هەروە زیاتر لە جارانیش تکرار بکاتەوە بۆ ئینسجام بەخشین بۆ ئومێد بەخشین بەو ڕیزانی دەوروبەری و لە هەمان کاتیشدا خۆب دەتوانێت کارایی و کاربوردی دیکەشی بێت بەشێکی کاربوردەکەی دەگەڕێتەوە بۆی کە پەیام دەدا بەلایەنەکانی وەکو ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی دیکە ڕۆژاوا بۆ ئەوەی کە ئەگەر قەرارە بچنە سەرمێزی گفتوگۆ هەڕەشەیەکە تەهدیدێکە ئامرازێکی گوشارە لە هەمان کاتدا وتمان بۆ ڕێخستنەوە و بۆ ئینسجام بەخشین بە هێزەکانی دەوروبەری و ناوخۆی خۆیەتی و لە عینی حاڵیشدا خۆ تهدید و هەڕەشەیشە بۆ جەماوەرێکی کە ئەو شەڕی ئەوان نییە لە بەرژەوەندیاندا نییە ویستی خەڵک لەم ڕۆدا ژیانە ئێمە لە ساڵەکانی ڕابردوو هەتا بەر لەم شەڕەش دیتمان کە لە پێناو بەئیستا متالبات و داخوازی بەڕێچوون داخوازی ژیان هەمیشە ڕۆژ نەبوو کە شەقامەکان بەئیستا شاهیدی ناڕزایەتی مانگرتن ئێستاباتی جۆرا جۆر هەر لە کرێکاران لە ناوەندە کرێکاریەکان هەر لەسەر شەقامەکان لە مامۆستایان لە خاننشینان لە ژنان تەنانەت لە ناو زیندانەکانی لەو پێناوەدا بووین بۆیە ئەمە دەتوانێت بەئیستا ئەو لێدوانە ئەو دروشمی شەڕەنجێزانەی ئێستای کە لێی دەبینین دەتوانێت یەکێک لە هۆکارەکانی یا چەند هۆکاری ببێت کە سەرێکیەکانی ئەوانن کە من ئاماژەم پێ کرد.
بەڵێ هاوڕێ کەریم وەکو خۆشتان باستان کرد ئەم شەڕە شکست بوو بۆ کۆماری ئیسلامی و هەموو کەسانیش کە چاودێری ئەم 12 ڕۆژەی شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیلیان کردوە باسییان لەوە کردووە کە مە شکستێک و سەرشۆڕیەکە بۆ کۆماری ئیسلامی کە زۆربەی فەرماندەکانی لەدەست چوون بەڵام کەسێکی وەکو خامنەی کە ئەوەڵ کەسی کۆماری ئیسلامیە باس دەکات لە پەیامێکدا کە خۆی شاردوەستەوە لە شوێنێک خۆی هەشارداوە باسی سەرکەوتن دەکات پێتان وایە ئەم کەسە بۆ وەم جۆرە ڕەزیلانە هەم خۆی شاردوێتەوە و هەم ئەم جۆرە ڕزیلانە قسەکە کە سەرکەوتوو بووە لە حاڵێکدا هەتا لە ڕۆژی ناشتنی فەرماندە باڵەکاندا لەوێ بەشداری نەکردوە لە ڕۆژی خوێندنی نوێژی مەیت ئەوەی کە خۆی شاردۆتەوە یا لە حەشارگەوە پێیان دەدا زۆر ڕۆشنە کاتێکە ئەو کەسانی کە قەرارە بەرگریکاری بن چەندین ساڵ لافی بەهێزبوون و ئیدعای هێزی ئەوەڵی ناوچە و زۆر دروشمی بێستا زیاتر لەوەی کە دیتمان دایان بەڵام ئەوانە نەیانتوانی تەنانەت بەرگری لە خۆیان بکەن تەنانەت نەیانتوانی خۆیان بپارێزن چ بەسا بەوەی کە بتوانن ڕێبەرەکەیان یا خامنەی یا سەرەوەتر لە خۆیان پارێزن بۆیە زۆر ئاسایی بوو تەنیا ڕێگا چارەی بۆ دەربازبوون لەو شرایەتی بۆی بەسەرنوشتی ئەو بێسلا فەرماندانە یا مەسئولی نیسپای پاسداران دوچار نەبێت دەبێت حتمەن خۆی هەشار بدا ئەمە زۆر واقعیەتەوە لە عینی حاڵیشدا لانیکەم دەوروبەریەکانی پێیان وایە پاراستنی ئەو لەباری ڕۆحی و ڕەوانیەوە بۆ نەک هەر بۆ ناوخۆی ئێران بۆ بێستا دەوروبەریەکانی بەڵکە لە ڕوانگەی ئەوانەوە بۆ دنیای شیعەگەری لە وڵاتەکانی دیکەشدا پێویستە چونە و مەرجەیەکە ئەو خۆی بەڕێبەری بێسلا موسڵمانانی جیهان و لەوانە بەرەی شیعە لە جیهاندا دەزانێ بۆیە پێیان وایە کە لە شرایەتێکدا دەبێت گیانی ئەو پارێزراو بێ بەڵام بۆ لەو شرایەتەدا کە نازان مشخص نییە کە دەتوانێت چەند میتر یا چەند سەد میتر لەژێر ئەرزدا خۆی هەشاردا بێت لە ترسی گیانی بەڵام لە هەمان کاتدا لافی سەرکەوتن لێدەدا لە پەیامەکانیدا لە قسەکانیدا تەنانەت پیرۆزبایی سەرکەوتن بە قەولی ئەو خەڵکی ئێران کە مەبەست دەوروبەریەکانی خۆیەتی زیاتر پەیامی پیرۆزبایی دەدا دەیلەکەی بەڕاستی دەتوانێت چەندین هۆکار بێت یەکی ئەوەی کە هەتا ئێستاشی لەگەڵ بیانی سەر ڕای هەموو شکستانێک کە ئاماژەمان پێکرد لە ڕوانگەی خامنەییەوە لە ڕوانگەی ئیدئۆلۆژیشی خامنەییەوە دەتوانێت ئەمە سەرکەوتن بێت بۆچی چون بۆ ئەو شەرت نییە تەنیا سەرکەوتنی بێخەسار بێ زیانی گیانی یا بێستا لێککەوتەی ئەو تۆ سەرکەوتن مسۆگەر بێ بەڵکو ئەو ڕێبازە یا ئەو جەهەتەی کە ئەو لە تووری چەندین دەی ڕابردوودا گرتوویەتە بەر و لەوانە خۆی وەکو پەرچەمداری بە ئیسلا بەرە ڕووبوونەوە بربەرەکانێ لەگەڵ دنیای غەرب لەسەروی هەمانەوە ئەمریکاوە لەم لاش سەیۆنیست ڕژیمی سەهیۆنی پەرچەمداری ئەوە بووە پەرچەمی ئەوەی هەڵگرتووە و خۆی بە نوێنەری ئەو ڕەوتە ئەو بزاڤە لە سەرحی دنیادا دەزانێت لە دژی ئیستیکبار و ئیمپریالیزمی ئەمریکا و سەهیۆنیزم پێی وا بووە کە لە بەرابەر ئەودا هەتا ئێستاش توانای بێستا بەرگری بازدارندگی یا بێستا هەمان بەرگریکاری هەیە دەلیلەکەشی ئەوەیە کە لەو شەڕی بێستا 12 ڕۆژەدا کە لەگەڵ ئیسرائیل هاتە ئاراوە ئەو توانی هەندێک خاڵی سووریا هەندێک بێستا هێڵی سووری ڕژیمی ئیسرائیل ببەزێنێت لەوانە ڕژیمی ئیسرائیل هەمیشە جۆرێک پێناسە دەکرا کە هێزێکی لەشکان نەهاتووە هێزێکی نفوذ ناپەزیرە ئاسمانی ئیسرائیل جۆرێک بەعیدە بێستا هەرێمەکەی بشکێ ببەزێندرێ و لە هەمان حاڵدا تعریفێک یا پێناسەیەک لە هێزی ئیسرائیل کراوە کە هێزی لەشکان نەهاتووە بەڵام بۆ خامنەیی ئەو سەرفەنەزەر لەوەی کە ئەو هەموو تەلەفاتەیدا ئەو هەموو فەرماندەی دەستدا ئەو هەموو زەرەر و زیانە ماڵی و وێرانی و کشت و کوشتارە ینی هەر بە پێی ئامارە واقعەکانی خۆیان 930 چەند کەس گیانە دەدەستداوە کە چەندیان نیزامین و چەندیان خەڵکی عادی و ژن و منداڵن ئەوە بەجێ خۆی بەڵام بۆ ئەوە سەرکەوتنە کە توانی ئەو هەریمە بێستا نفوذ ناپەزیرەی ئیسرائیل ببەزێنێ کە بە موشەکانی بەزاندی بۆ ئەوە مهم بوو کە
بە قەلبی ئیسرائیل کە دەتوانێت تلایڤیڤ و بێستە تەلەڤیڤ و شارەکانی دیکە بێت موشەکی ئێران لەوێ بکەوێتە خوارێ جایتر زیانەکانی یا چەند دەتوانیوێتی کاریگەر بێ و ئامانجی پێکابێت ئەوە زۆر مهم نییە مهم ئەوەیە کە ئەو توانیوێتی ئەو کارە بکەوە لە عینە ئەو هێڵە سوورانەی بەزاندووە کە لە ڕوانگەی بێستا دنیاوە تقریبان یا هیچ هێزێکی دیگەی دنیا تا ئێستا ڕەنگە ئەو کارەی نەکرد بێ بۆیە لە ڕوانگەی خامنەیەوە ئەوە سەرکەوتنە مەسلەی کوژرانی فەرماندەکان و تەنانەت کەسانی دیکەش خۆ بۆ خامنەیی و ئەو خاوەنانی ئەو بێستا ئیدۆلۆژیە یا هەڵگرانی ئەو ئیدۆلۆژیە تەنانەت کوشتنی یا کوژرانی جۆرێک لە سەرکەوتنە ینی گەیشتن بە ئامانجێکە ئامانجی شەهیدبوون لە پێناو باوەڕێکدا ئەوان پێیان وایە کە بە قەولی خۆیان کاتێک قاسم سولەیمانی شەهید بوو هەر ئەو فەرماندەی سوپای پاسداران سەلامی مثل لە شوێنێکدا ویدیۆکەی بڵاو دەکەنەوە دەڵێن ئارەزووی ئەوە بووە کە ڕۆژ بە ڕۆژان بڕێگای قاسم سولەیمانی بچێەوە ئەویش بێستا شەهید ببێ یا ئەو شەربەتی شەهادەت بنۆشن بۆیە لە ڕوانگەی ئەوانەوە تەنانەت لە پێناو ئەو باوەڕە لە پێناو ئەو ئیدۆلۆژیەدا کوژرانیشیان جۆرێک سەرکەوتنە دەلیلی ئەوەی کە ئیدعا دەکات بۆ ئەوەیە ئەوەڵان پەیام دەدا بە بێستا هێزە پرۆکسەکانی ئەگەرچی لاواز بوون بەڵام هەتا ئێستاش ئەوە بێستا ڕژیمی ئێرانە کە پەرچەمداری ئەو مقاومەتەیە لە بەرابەر ئەمریکا و بێستا ڕژیمی ئیسرائیلدا تەسلیم نەبوو توانی وەڵام دەرەوە بێت جواب بداتەوە کەم و زۆر هەرچەند بەڵام بە چۆکدا نەهات ئەوە زۆر مهمە بۆ ئەوەی کە لەباری ڕەوانیەوە لەباری ڕۆحیەوە ئێستاش بێستا نیرویەک وزەیەک ببەخشێت بەو هێزە پرۆکسیانە و ئەو مەشروعیەت و بێستا جێگە و پێگەی خۆی لەلای ئەو هێزانە هەمچنان بپارێزێ و هەمچنان پێی وابێکە پیان وابێکە ڕژیمی ئێران و لەسەروی هەمویانەوە ڕێبەری ئەو ڕژیمە هەمچنان ئاڵای بربەرەکانی و بێستا بەرەڕووبوونەوە لەگەڵ وڵاتانی غەربی و ئەمریکایی هەڵگرتووە پەرچەمدارێتی و لە عینی حاڵدا بێستا ڕێبەر و لووتکەی بەرخۆدان و مقاومەت لە بەرەی مقاومەت ئەو بەرەی کە ناوی دەبەن بێستا هەمچنان لە لووتکەدان و ئەوە لە پێناو ئامانجەکانیدا هەمچنان ئەوان ڕێبەری ئەو ئاراستەیە و ئەو مقاومەتە دەکەن ئەمە دەتوانێت چەندین جەمبەی دیکەشی بێکە لەم بەرنامەدا ناکە حتمەن بەوەردی هەموویان بەڵێ هاوڕێک کەریم هەر کەوترا ئاگربەستە ڕژیم کەوتە ئێدام و هەڕەشەکردن لە خەڵک زیاتر لە 700 کەس بەپێی ئامارە ڕەسمیەکان زیاتر لە 700 کەس لەو ڕۆژە و کە ئەم شەڕە دەستی پێکرا گیراوە دیارەکەم ئامارە ڕۆژ بە ڕۆژ زیاترە لە کوردستانیش زیاتر بووە ئەم ئامارە پێتان وایە کۆماری ئیسلامی بەم کارانە دەیەوێت چی بسەلمێنێ بە خەڵک خۆشتان ئاگادارن کە بڕیارێک لەلایەن مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و دەرکراوە کە هەر کەسێ لەم ماوەیەدا بگیرێت یانێ لەلایەن دەست و پەیوەندیەکانیانەوە بازداش بکرێت بە ناوی جاسووسی ئیسرائیل لە قەڵەمە درێتەوە و حکمی بێ ئەملا ئەولایە درێت بۆچی وا دەکات کۆماری ئیسلامی ئایا دەتوانێت بەمانە شکستەکانی خۆی قەرەبوو بکاتەوە؟ بێگومان ناتوانێت قەرەبی بکاتەوە بەڵام بەپێی ئەزمون لە بەدرێژایی مێژووی ڕژیمی کۆماری ئیسلامی هەمیشە ئەوەی کردووە یعنی هەمیشە یەکێک لە ئامرازەکانی بەقا و مانەوەی پەنابردن بووە بۆ سەرکوت لە ناوەوە بۆ کوشتار لە ناو زیندانەکان بۆ یادام یعنی ئێمە لە بیرمانە لە دەیەی 16دا یعنی لە مێژوودا تۆمار کراوە کە چ جنایەتێکی خۆڵقان لە دوای شکست لە شەڕی ئێران و عێراقدا و جامی ژەهرێکە لەو شەڕەدا ناچار بوو نۆشیان کردلا یا سەریان کێشا ئێستاش دوای ئەم شکستە مفتەزەحانەیە شەرمزارانەیە سەرشۆڕانەیە لە بەرابەر ئیسرائیلدا بۆ ئەوەی کە جۆرێک بگەێنێ کە ئێستاش بێستا توانای سەرکوت و بێستا مانەوە و بەقای خۆی هەرماوە لە ناو خۆدا بەجێ ئەوەی کە بتوانێت تۆڵە لە ئیسرائیل بکاتەوە لە ڕێگای دیکەوە لە ڕێگای ڕاستەوە خۆی یا لەگەڵ ئەمریکا دەگەڕێتەوە ناوخۆوە پەنا دەباتەوە بەرهەمان ئامراز کە ئەڵبەتە بۆ ئەم قۆناغەی تەنیا ئامرازی شەکە بەڕاستی بەدەستیەوە ماوە کە ئەویش
سەرکوتە زەخت و زۆرە گرتنە زیندانیکردنەوە لێ نەهاتدا بۆ چاوترسێنکردنی هەموو دەنگە ناڕزاکان بۆ چاوترسێنکردنی هەڵسوراوان فعالینی سیاسی ناڕازیان بزوتنەوە جۆرا و جۆرە داخوازەکان بێستا داواکاری تەوەرەکان بۆ هەموو ئەوانە تەنیا ئامرازێک کە پەنای بۆ دەبا مەسەلەی ئیعدامە بۆ مەسەلەی ئاتەشبەسەکە لەو سوالی ئەوەڵ سەرەتاییترین پرسیاردا کە کرا یەکێک لەو هۆکارانەی کە مثلا ئاگربەستی ئاوە معلق یا دەتوانین بە کۆتایی شەڕی ناونەبینایە یەکێک لە هۆکارەکانی ئاگربەست دەتوانێت لە ناوخۆدا بۆ ئەوە بێ کە فەزایەکی شەڕ بەسەر بێستا کولی وڵاتدا زاڵ ببێ و ڕژیم لەم ئامرازە لەم بێسلا بابەتە بۆ مەسلەی سەرکوت هەردەم وەکو ئەبزارێکی زەخت وەکو ئەبزارێکی فشار لەسەر خەڵک ئیستفادەی لێ بکات یعنی هەر بیانوویەک هەر ناڕزایەتیەک دەتوانێت بە بەهانەی ئەوەی کە ئێستا شرایەتی شەڕە یا بە بیانووی جاسووسی بێستا مخبیر یا دەسیسەی دەستی دەرەکی دوژمن دەتوانێت دەنگی ناڕازیان خەفە بکات بیانگرێت سەرکوتیان بکە و تەنانەت دیتمان لە تەنیا مانگی جۆزەرداندا بێنی زیاتر لە 140 نەفەری لە فاصلی یەک مانگدا ئەعدام کرد کەەوە ئێستاش هەر بەردەوامەوە لە عینی حاڵدا بە سەدان نەفەری تەنیا لە فاصلەی ئەو چەند ڕۆژشەڕی لەگەڵ ئیسرائیلدا دەست بەسەر کرد و ئەو یاسایی کە ئاماژە پێ کرد گۆڕیان یا تەسیعیان کردەوە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی یاسایی سەریعتر خێراتر ڕابگەن بە کەیسی ئەوانەی کە بە بیانووی جاسووسی ئەخلال لە نەزمی ئەمنیەتی وڵاتدا یا جاسووسی بۆ هێزی دەرەکی بۆ دژمنان یا وڵاتانێکی دژمنکار ئەمە پاساوێکە یا دلیلێک دەدا بۆ ئەوەی کە ئەگەر هەتا ئێستا نەیتوانیوە زۆر بەسەراحەت دەست بەرێ بۆ ژیانی ئینسانەکان بۆ ژیانی هەڵسوراوانی سیاسی لە زیندانەکان بەڵام ئێستا بم یاسایە دەستی ئاوەڵاترەوە دەتوانن جنایەتەکانیان بێستا لە ئاستێکی بەرینترا بخۆڵخێنن مادام ئەلبەتە بتوانن ئەوە بەو شێوەیە کە بخوان وەستیانە بەرەو پێشی بن کە من دڵنیام ئێستا لەگەڵ ساڵی 1960 یا دەی 1960 زۆری تەفاوەتی هەیە دلیلەکە شێوەیە ئەگەر ساڵی 1960 جینایەتێکی زۆر عەزیم خوڵقال لە ناو زیندانەکاندا ببێ ئەوەی کە دەنگدانەوەی ببێوە زمانی بر هەتا ئەوەی کە هەتا ئێستا ڕەبەتەن ڕۆشن نییە کە چەند هەزار نەفەر لێ ئێدام کران بەڵام فاجعەکەی کارەساتێکی زۆر بەرین و عەزیم بوو کە ساڵەها و هەتا ئێستا لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت بۆی کە ڕەهەندەکانی ئەبعادەکانی دیاری بکرێ و بزاندرێت بەڵام بۆ ئێستا ئەوە نییە بۆ ئێستا لەناو خودی زیندانەکاندا بزوتنەوەی ناڕزایەتی لە ئارادایە یعنی خودی زیندانەکان بۆتە گۆڕەپانێک بۆ ناڕزایەتی دەربڕین بۆ بەرە ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمە هەر بۆیە دەستبردن بۆ ژیانی ئینسانەکان و فعالین و هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانیش ئەگەر چی کردوێتی بەڵام هەزینە بەبێ هەزینە نابێ بۆی زۆر بە ئاسانی بۆی تەواو نابێت هەر بۆیە لەو ئاستەی کە ئەوان پێویستیان بیانە یا دەیانەوێت ئەگەر لە خەفادا لە بێدەنجیدا جنایەت بخۆڵخێنن ئاوا لە مەلەی عامدا کاتێک کە دەنگدانەوەی هەیە کاتێک کە دنیای لێ ئاگادار دەبێت بێگومان ناتوانن زۆر بە ئاسانی دەستبرن بۆ ژیانی ئینسانەکان و حتمەنیش لەگەڵ ئەو بێستا کاردانەوە ناڕزایەتیە بەرینە لە ناو کۆمەلگادا شاهدی ئەوە دەبین لەگەڵ ئەوە بەرەڕوو دەبین هەر وەکو لە چەند ساڵ ڕابردوودا ئەوە بۆتە یەکێک لە پایەکانی بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئاستی ئێراندا نابۆیە ئەدام لە دژی ئەدام هەڵوەشانەوەی سزای ئەدام ئەمە خواستێکی سەرەکی زۆربەی هەر زۆری بزوتنەوەکانە بۆیە لە پێناو ئەوەدا سربەخۆل لەوە هەر ئێستا مەسەڵەن ئەو ئێستا سێشەممەکانی نابۆیە ئەدام ناو زیندانەکاندا یەکێک لە هێما بەرجەستەکانی ئەو بزوتنەوە یا ئەو ڕەوتەیەکە وەستاوەتەوە دەوەستێتەوە مەحکوم دەکات دەستبردن بۆ ژیانی هەر ئینسانی ناو زیندانەکاندا هەر بۆیە نا لەو بوارەدا ناتوانێت بە ئامانج بگا ناتوانێت بە سەرکەوتن بگا ئەگەر چی جنایەت دەخۆڵخێنێ بەڵام بە مەبەستەکانی ناگات بە دڵنیایی
کەریم خۆتان ئاگادارن وەزی ئابووری خەڵک هەر زۆر خراپ بوو بەڵام بەتایبەت دوای ئەم شەڕە خراپتر بوو ژیانی خەڵک زۆر خراپتر بووە گرانی و شکانی نرخی تمەن بە شێوەیەکی بەرچاو زربەی لە سفرەی خەڵکی کرێکار و هەژارداوە بەتاڵی کردوارە تا ڕادێکی زۆر بەرچاو سفرەی خەڵک ڕۆژ بە ڕۆژ چکۆلەتر بووتەوە بەڕای ئێوە ڕێگەی وەستان لە بەرامبەر ئەم وەزعەدا چییە؟ لە ساڵانی ڕابردوودا شاهێدی بووین یا سەلمیان لانیکەم زۆر ڕەهەند سەلماندی کە ڕێگاکەی چییە ئەویش ڕێگاکەی هەمان ئەو بێستا حرەکەتانەی کە لە ناو شەقامدا ئەو ئەسابەتانە ئەو مانگرتنانە ئەو ناڕزایەتیە عەزیمە جەماوەریانە لە هەموو چین و توێژەکان کە شاهێدی بووین کە لە تەواویشیاندا دروشمە سەرێکیەکان یا خواست و داواکاریە سەرێکیەکان مەسەلەی بژێو بوو مەسلەی ژیان بوو داواکاری لە پێناو وەرگرتنی هەڵدەستی وە دواکەوتوو داواکاری لە پێناو بیمەی کۆمەڵایەتی داواکاری لە پێناو خۆشترکردنی بێستا شوێنی ژیان و ئیمکاناتی ژیان ئەوانە لە زمرەی داواکاریە سەرێکیەکانی ئەو بزوتنەوانە بوون لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیدا بۆیە بۆ ئێستاش زۆر بەداخەوە ئەگەرچی ئەو شەڕە یاسایەی سێبەری شەڕ کە ئێستاش بەسەر وڵاتدا زاڵا تا ڕادێک ئەو ناڕزایەتیانە یا ئەو بزوتنەوانەی لەسەر شەقامەکان نەهێشتووە پاشەکشەی پێکردوون جۆرێک ساکتی کردوون و زۆریش ئاساییە لە فەزای شەڕدا بێگومان پاراستنی ژیان بەر لە هەموو شتێک بۆی کە نەبی بە خۆراکی تۆپ و یا نەوی بە گۆشتی دەمی تۆپی بەئیستا تۆپبارانەکانی دوژمن و ئیسرائیل و وڵاتانی دیکە دەبێ حتمەن ژیانی خۆیان پارێزن بەر لە هەموو شتێک بۆیە ئەم بێستا سکوتە یا ئەم چوونەوە ماڵێ و سۆڵکردنی شەقامەکان دەتوانێت کاتی بێ بەڵام لەو شرایطەدا و مادام کە شاهیدی بەردەوامبوونی ئەم ئاگربەستە بین یا لانیکەم کۆتایی هاتنی ئەم شەڕە لە هەر حاڵەتێکیدا تەنیا ڕێگای بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو دۆخە سەختە ئابووریە دۆخی ژیانی خەڵکە تێیدا قەراریان گرتووە هەر پەنابردنە بۆ هێزی جەماوەر خۆڕێخستن دووبارە هاتنەوە سەر شەقام سەر لە نوێ فشارهێنان و زەختهێنان بۆ دەوڵەت بۆ بەرپرسان بۆ ئەوەی کە شرایطی ژیانیان بۆ بێستا ئەوەتر بکەن ڕفاهی کۆمەڵایەتی زیاتر بکەن بیمەی کۆمەڵایەتی بەرینتر بکەن شرایطی کار و ژیان فراهەمتر بکەن حەقدەستی کرێکاران لە کاتی خۆیدا بدەن یالانی کەم پێ بەپێی تەوەڕم و گرانی ناو کۆمەلگادا حەقدەستەکانیان زیاد بکەن ئەو حەقدەستانەی کەوە دواکەوتون لە توولێ و چەند ساڵەدا یان مانگها ساڵها نەدراون ئەوانە لە کاتی خۆیدا بدرێ و وەری بگرن ئەمانە کۆمەڵێک لەو خواستانن کە لە شرایطێکدا کە هێمنیەک باڵ بەسەر وڵاتدا دەکێشێ یا بێستا ئەو ئاگربەستە دەتوانێت دەوام دار بێت ئیدامە بکێشێ یا حەدیەقەل بە ئەگەر لە خۆشببینانەترین حاڵەتدا بڵێن شەڕ کۆتایی پێبێت بە هەر باریشیدا بکەوێت من پێم وایە تەنیا ڕێگا سەر لە نوێ دەستپێکردنەوەی ئەو ناڕزایەتیانەیە بەڵام لە ئاستێکی بەرینتر بەڵام بە شێوەیەکی ڕێکخراوتر لێک هەڵپێکراوتر ئێمە وتمان هەتاوەکو بەر لە بێستا ئەو شەڕەی دوازدە ڕۆژەیە ئاخرین حرەکەتی عەزیمی ناڕزایەتی مەسەلەی ڕاندی ئەو شۆفیر کامیۆن و خاوەن کامیۆنەکان بوو کە لە ئاستێکی بەریندا ئێمە شاهێدی بووین و بەر لەوەش لە ئیدامەی هەموو ئەوانەدا بە ئیزای لانیکەم لە ساڵدا زیاتر لە 3000 نەوعی ناڕزایەتی شاهید بووین یعنی ئەوە بۆ مانایە بۆ کە لە توولی ساڵانی ڕابردوودا ئێمە بەردەوام شاهیدی شەڕی خەڵک لە پێناو ژیان لەگەڵ بێستا ڕژیمی دەسەڵاتداردا بووین هەر بۆیە ئێستاش ئەوە تاکە ئامرازە تاکە ڕێگا چارەیە بەڵام ئەگەر لە ڕابردوودا ئەم بزوتنەوانە ئەم ناڕزایەتیانە ئەو مانگرتن و ئێساب و شێوازی بێستا دەربڕینی داواکاریانە بە شێوەی پراکاندە بوون لێک هەڵپێکراو نەبوون من پێم وایە لەم خۆناغەدا کە دۆخەکە زۆر گۆڕدراوە یعنی ئێران ڕژیمی ئێران هاوسەنگی هێز ناگەڕێتەوە بەر لە شەڕی 12 ڕۆژە ئەو هاوسەنگی هێزە ڕژیمی پێ لاواز بووە ئەگەرچی بزوتنەوەکان ئێستا لەسەر شەقام نەماون بەڵام
لاوازی ڕژیم تەوازنی هێز بباری بەئیستا لە بەرژەوەندی خەڵکدا دەگۆڕدرێ و خەڵک بە جەربەزەتر دەبن، خەڵک بە ورەیەکی بەرزترەوە بە جورئەتترەوە دەتوانن لەگەڵ ئەم ڕژیمە بەرەوڕوو بنەوە و ئەم ڕژیمە نەک هەر توانای وڵامدانەوەی بە ویست و خواستەکانیان نابێت، بەڵکە لە ئاستی سەرکوتوو بەئێستا ڕوبەڕوو بوونەوە و زەخت و زۆریشدا مەجبور بە پاشەکشە دەبێت. ئەمە دەبێت درێژەی پێ بدرێت ئەگەرچی نابێت بەئێستا چاوەڕوانی ئەوە بین کەم ڕژیمە ماوەیەکی زۆر لە دەسەڵاتدا بمێنێ، بەڵام تا زمانی لە دەسەڵاتدا هەیە دەبێت لەژێر زەختی بەئێستا بزوتنە ناڕزایەتیەکاندا ناچار بە دابینکردنی ویست و داواکاری جەماوەر بێت و لە عینی حاڵیشدا ئەم ناڕزایەتیە داواکاری تەوەرانە لە عینی حاڵدا بزوتنەوەیکی سیاسین لە پێناو ڕۆخاندنی ئەو ڕژیمەدا و دەبێت سەرنجام ئەم هێزە یەکگرتووە بەڕووخان و لە گۆڕنانی ئەم ڕژیمە منجەر بکرێت. سپاس. ئاماژەتان بە ڕەوتی خەباتی خەڵک کرد. پێتان وایە ڕەوتی خەباتی خەڵکی ئێران کە ئەم شەڕە بە شەڕی خۆیان نازانن چه گۆڕانکاریەک بە خۆیەوە دەبینێت؟ گۆڕانکاریەکان هەرەوەکی ئێستا شاهیدین بەداخەوە. یەک لە گۆڕانکاریەکان ئەوەیە کە ئێستا شەقامەکان خاڵی دەبینین لە جەماوەر لە ناڕزایەتیەکان. یەکێک لە ئێستا ئەو گۆڕانکاریانە ئەوەیە کە زۆرێک لە ناوەندەکانی کار هەتا ئێستاش دەستیان بەکار نەکردوێتەوە یان نەچوونەتەوە سەر ئەو ڕەوت و ڕەواڵی کە بەر لەو شەڕە بوون. هەر بۆیە پراکەندەژیەک پرش و بڵاویەک لە ناو تەنانەت هێزی کار کرێکاران زەحمەت کێشان دروست بووە. لە ناو ئیداراتدا بەئێستا کارمەندان ئەو مامۆستایان لە مەدرسەکان لە ئیدارەکاندا، یعنی ئەوانە بە دەلیلی ئەو شرایطە ویژەیە تایبەتی کە هاتووتە پێشێ لەسەر ئینسجام و لەسەر بەئێستا ئەو ڕەواڵە ئاساییە ڕەوتە ئاساییە کە پێشتر ڕەوتی ناڕزایەتیەکان لەسەری ئاراستە بوون یان لەسەری بنیادنرابوون، ئێستا ئەوە دۆخێکی لە دۆخێکی ویژەتردا قەراریان گرتووە، ئاڵوگۆڕیان بەسەردا هاتووە. ئەمە خۆی یەکێک لە لێکەوتەکان یا دەرەنجامەکانی ئەم شرایطە بەئێستا شەڕانیە یا زاڵبوونی سێبەری شەڕ بەسەر وڵاتدا. بەڵام ئەمە زۆر توول ناکێشێ بە دەلیلی ئەوەی کە ناوەندەکانی کار کەم و بیش تا ئێستا دوای ئەم هەر لەم فەزای بەئێستا نەشەڕ نەئاشتیەدا وردەوردە خەریکن، ناوەندەکانی کار دەکرێنەوە، کرێکاران دەستنەوە شوێنی کارەکانیان، مامۆستایان دەستنەوە شوێنی دەرس و دەور و بەئێستا خاننشینان مەجای دووبارە هاتنەوە خیابانیان دەبێت. بەڵام ئاڵوگۆڕێکی کە ئێستا یعنی گۆڕانکاریە کە دەبێت بەدی بکرێت دەبێت بیندرێت ئەوەیە کە لە هەر حاڵەتێکدا هاتنەوە مەیدانی ئەم ناڕزایەتیانە، هاتنەوە سەر شەقامی ئەم چین و توێژە ناڕازیانە دەبێت بە بەرچاوڕوونیەکی زیاتر بێت، دەبێت بە خوێندنەوەیەکی واقعی و هەڵسەنگاندنی واقعی لەسەر ئەم دۆخە دیاریکراوە بێت. ئەم دۆخە دیاریکراوە مانای کورتبوونەوەی تەمەنی نەحسی ڕژیمی تێدا دەخوێندرێتەوە. بۆیە بە دەرکی ئەو واقعیەتە ئەلبەتە لەگەڵ مەحکومکردنی شەڕ، لەگەڵ ئەوەی کە لە هەموو ناڕزایەتیەکدا لە هەموو ئێساب و ئێتراز و کۆڕ و کۆبوونەوەیەکدا دەبێت شەڕ مەحکوم بکرێت، دەبێت لە پێناو کۆتایی هێنان بە شەڕدا یەشێک دروستمەکان بەرز بکرێتەوە. بەڵام لە هەمان حاڵدا دەبێت کۆتایی مەرجی ئەم دەسەڵاتە، کۆتایی ئەم دەسەڵاتە یەکێک بێت لە سەرکی ترین ویست و داواکاریەکانی جەماوەر بەو دەلیلەی کە ڕژیم ئەبەم تەرکیبەی ئێستا ناتوانێت درێژە بە دەسەڵاتی خۆی بدا، حتا ئەگەر لەگەڵ مثال لایەنەکانی بەرامبەری وەک ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە و ئیسرائیلیش بە تەوافق بگات کە من تا ڕادەیەک خۆشبین نیم بەڕاستی پێی. بەڵام حتا ئەگەر لە ئاستیاندا تەسلیم بێت بە هەموو ویست و داواکاریەکان و لە پێناو مانەوەی خۆیدا و بەقای خۆیدا ئەو تەسلیم بوونە ئەو بە چۆکدا هاتنە قبول بکات، بەڵام ئەوە باز بە مانای ئەوە نییە کە دەتوانێت لە ناوخۆدا درێژە بە دەسەڵاتی بخۆی بەسەر جەماوەردا بدات، بە دەلیلی ئەوەی کە ئیدئۆلۆژیەکی ئەو ڕژیمانیشی لە پایەسەرەکیەکانی دەسەڵاتی ئەو ڕژیم ئیدئۆلۆژی ئەو ڕژیمە بووە کە ئەوە بە تەواوی بە تایبەت لە ناو توێژی
لاودا لە ناو نەوەی نوێدا چۆتە ژێر پرسیار پاراستنی ئەم ئیدۆلۆژیانی بەشێکی ئێستاکە ئەو دروشمی شەرخوازی و هەڕەشە و گوڕەشەی کە لەو شرایطێشدا هەردیکا بۆ ئەوەیەکە ئەم پێگەیە یا ئەم بێستا خاڵە بپارێزێت وەکو هێژبۆنیەک بۆ ئەوەی کە حەقانیەتێک مەشروعیەتێک بۆ مەسلەی ئیدۆلۆژیەکەی تەنانەت لە ناو پرۆکسەکانی خۆشدا لە دەوروبەر و لە ناو ئەو هاڵقەی بەرتەسکی دەوروبەری خۆیدا بپارێزێت ئەوە چۆتە ژێر پرسیار بوو ئەوە بۆ ماناییەکە پایەکانی ئەو ڕژیمە لەغ بووە لاواز بووە لەلایەکی دیکەوە مەسلەی بزوتنەوەی ژنان ڕژیمیان لە توولی و چەند ساڵەدا و بە تایبەتی لە بزوتنەوەی ژیان ئازادیدا ڕژیمیان بە تەواوی لە ئاست ئەو خواستە دیاریکراوانەی خۆی وە بە تایبەت مەسئلەی حیجابی زۆرەملی بە چۆ داهێنا نەتوانیان یاسای بێستا سەپاندنی حجابی زۆرەملی بسەپێنن نەتوانیان بەکردەوەی دەربێنن تەنانەت هەڵپەسێدرا تەنانەت ئێستا مەسلەی شتێک بە ناوی حیجاب لە ناو شەقامەکاندا لە ناو ئێراندا نابینین یعنی خەڵک بە دڵخوازی خۆی جلوبەری لەبەر دەکا ئەمان نیشان دەدا کە ڕژیم لە هەموو بوارێکدا پاشەکشەی پێکراوە و بۆ ئەوەی کە زیاتر لەوەش پاشەکشەی پێ بکرێەوە نهایەتەن لە بێستا وەکو دەڵێندا لێواری هەڵدێر ئاخرین تەلەنگر ئاخرین پاڵپێوەنان یا زەربەی لێ بدرێت و هەڵبدێدرێت پێویستە ئەو بزوتنەوە جەماوریانەی کە پێشتر بەر لەم شەڕە شاهیدیان بووین بەهێزێکی ڕێکخراوتر بەهێزێکی بەرینتر و عەزیمترەوە سەر لە نوێ بێنەوە سەر شەقام ویست و داواکاریەکانیان هەر لە شوێنی خۆیدایە هیچ کامیان وڵاتیان وەرنەگرتوێتەوە و ناتوانێت تەنانەت حتا ئەگەر ئاڵگۆڕێکی لە ناوخۆی ئەم ڕژیمەدا تحولاتێکی تەغیرێکی لەو ڕژیمەدا دوای ئەم چەشمە شێشە لەگەڵ وڵاتانی ڕۆژاو بە تایبەت ئەمریکاوانە بێتە ئاراوە بەڵام توانایی وڵامدانەوە بە ویست و داخۆزەکانی خەڵکی نابێت لەبەرەوەی کە ویست و داواکاریەکان بە شێوەیەکی سەرەکی گوتمان مەسلەی بژێەوە و مەسلەی بژێوی پەیوەستە بە باری ئابووری و شرایطی ئابووری وڵات کە هەموو سکتەرەکانی ئابووری وڵات لە لێواری داڕماندان و بازدەهی و بەهرەبەری لەو بێستا بوارانە ساڵها دەخایێنێکە پێم وا ڕژیم ماوەی تەمەنی ئیجاد ناکەیە ئەوە ناخوازێت کە بتوانێت بێستا لە پێناو بوجانەوەی سکتەرە ئابووریەکانیدا تەلاش بکاوە بۆ دواتر لەو ڕێگەیەوە وەڵام دەرەویست داخۆزەکانی خەڵک بێت بۆیە پێم وایەکە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان یەشی لە ئاڵگۆڕەکانیان ئەم جارەکە دێنەوە سەر شەقام نەک تەنیا بۆ داواکاری یا بەدەستێنانی داواکاریەکانیان کە داواکاری بژێوین بەڵکو ویستی سەرەکیان ڕووخاندن و لە گۆڕانی ئەم ڕژیمە دەبێت بەڵێ زۆر سپاس هاوڕێک کەریم لە ئەم کاتاکەوە باستان کرد وەکو وتان پێویستی بە ڕێکخراوبوون و هاسنەوەی خەڵکە بۆ سەر شەقامەکان لە دڵی ئەمانەدا ئەرکی هەڵسوڕاوانی کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێران بەگشتی و ئەو خەڵکە چالاکەی کە دژی ڕژیمن چییە؟ بەڕاستی ئەرکەکان زۆرن زۆر لایەن هەیە لەو شرایطەدا زۆر بەداخەوە یعنی هەروەکومان بە دەلیلی ماهیەتێکە ئەو ڕژیمە هەیەی هەموو جنایەتێکی لێ دەوەشێتەوە یەک لەوانە وتمان دوای ئەم شکستانە پەنابردنە بۆ یەدام پەنابردنە بۆ سەرکوت پەنابردنە بۆ زەختنە سەر بزوتنەوە جەماوەریەکان و لەوانە محدودکردنەوە و بەرتەسکردنەوەی بواری هەڵسوڕان و چالاکی هەڵسوڕاوانی سیاسی هەڵسوڕاوانی تێکاری هەڵسوڕاوانی ژیان و هەموو بوارەکانی دیکە بەڵام لە عینی حاڵدا وتمان سەرڕای هەموو ئەو شکستانە زەخت دەخاتە سەر جەماوەر و تۆڵەی خۆی لە جەماوەر دەکاتەوە لە هەموو ئەو بواراندا شاهیدی ئەوەین کە زۆر بەداخەوە لەگەڵ ئەوەی کە شەڕەکە کۆتایی پێدێت ئەوەڵین بەشێک یا چین و توێژێکی جەماوەری کە دەستی بۆ دەبرێت مەسەلەی هەڵسوڕاوانی بوارە جۆرا و جۆرەکانن مەسەلەی ئاوارەکانی بێستا ئەفغانستانی کە ئێستا بە ڕێژەیەکی زۆر شاهیدین یانی لە فاصلەی کەمتر لە یەک دوومانجی ڕابردوودا 250,000 ئەفغانی لە ئەفغانستانی لە ئێران دەرکراون بە شێوازێکی زۆر بێستا جنایەتکارانە دڵتەزێن و غەیرە ئینسانی
ئەوانە زۆریان دەگرێت زۆریان دیپۆر دەکاتەوە بە ناوی ئەوەی کە ئەگەر لە ئێراندا سوزانم ئەم شاهدی ئەو شەڕە نابرابەرە بووین کوژرانی ئەو بەرپرسانە بووین ئاشکرابوونی شوێنی ژیان و پلە و پایە و ناو و پێناسەی مەسئولین و سەرانی وێستا سپای پاسداران ئێستا تەوجیهەکە یا پاساوەکە بۆ سەرکوت بۆ گرتن بۆ زیندانیکردنی جەماوەر ئەوەیە کە ئەوانە جاسووسی ئیسرائیل بوون ئەوانە بەکرێژرا و سەرسپوردەی وڵاتانی غەرب و ڕۆژاوا بوون بۆیە بەو ناوە لەژێر ئەو ناوەدا دەستی بردووە بۆ سەرکوت بۆ گرتنی هەڵسوڕاوان و لەوانە لە عینی حاڵیشدا زەختێکی زیاتر بۆ سەر ئەو ئاوارانەی ئەفغانستان کە زۆر بەداخەوە لە تووری ساڵیانی ساڵ لە ئێراندا نیشتەجێن ئەگەرچی زۆریان لێرەوە بۆ دوو نەسل لێرە نەوا و بێستا منداڵیان لێکەوتوێتەوە و ژن و ژنخوازیان لەگەڵ ئێرانیەکان کەوتوتە بەین بەڵام لە هەمان حاڵدا یەکێک لە چین و توێژانن کە زۆرترین زەختیان لەسەرەوە بە بیانووی جۆرا و جۆر ئاوقای سەرسونورەکان دەکرێنەوە یا تەنانەت حتا نازانم حتمما ئەو ویددیوێتان دیتووە کە لەم ڕۆژانەدا بە بۆنەی محەڕەمەوە بە بۆنەی تاساو ئاشورا لە یەکێک لە بنکە مەسەبیەکان دانەیەک مەداحە قسە دەکا بۆ جەماوەری بێستا ئەو کۆڕە عەزاداریە لێوێدا حتمما مەسئلە دێتە پێشێ باسی بێستا ئەو شرایطی ئێستای ئێران دەکا کە بۆچی ئەفغانستانیەکان یا ئاوەرەکانی ئەفغان ئاوە کەوتونە بەر سوکایەتی ئەشکەنجە ئەزیەت و ئازار و دیپۆرتکردنەوە و دەرکردن و بێاحترامی ئەوانە ناتوانن جاسووس بن جاسووس لە ڕەدەی سەرەوەی دەسەڵاتە ئێوە ئەگەرتانەوێت جاسووس بگرن ئەوانە بگرن کە دەزانن ناوی پلەپایی بێستا پۆستەکان شوێنی حەوانەوە و خۆهەشاردانیان بێستا ئیدارەکان دەناسن پلوپایەکانیان دەناسن کرێکارێکی ئەفغانستانی تەنانەت بیشارە بەخۆیان دەکات دەڵێ ئێمەش لەم ئاستەدا ئاگاداری زۆرێک لەو پلۆپۆستانە نین کە لەم شرایطەدا بۆ ئیسرائیل و دوژمنانی دەرەکی ئاشکرا بوون ناسراون بەڵام بۆ ئێمە ناسراو نین ئەوان دێنن نزمترین دیوار دەتوانن پێدا هەڵبگرن ئاوارەکانی بێستا ئەفغانستانە یان خەڵکی ناوخۆی وڵاتە هەڵسوڕاوانی ناوخۆی وڵاتە دەیانگرێت یادامیان دەکا یان ئەبەم شێوە نائینسانیە دوای ساڵەها بەبێ ئەوەی کە مەجای ئەویان پێ بدەن تەنانەت خۆیان کۆ بکەنەوە شرایطێکی ئینسانیان بۆ بخۆڵکێن و بە احترامێکەوە کەرامەتیان بپارێزرێ و ئاوقای بێستا سنوورەکانی خۆیان بکەنەوە زۆر بە بێ احترامی بە شێوەیەکی نائینسانی لەگەڵ ئەو توێژە لە ئاوەرەکان هەڵسوکەوت دەکرێت بۆیە لەم شرایطەدا ڕۆڵی سەرەکی هەڵسوڕاوانی ناوە بەتایبەت هەڵسوڕاوانی کۆمەڵ حیزبی کۆمۆنیستی ئێران ئەوەیە کە ئەوەڵەن ڕۆشنگەری بکەن تێبگەێنن ئەو فەزا ئەو وێستا کەشێکە بەسەر کۆمەلگادا زاڵە خەڵک ئاگا بکەنەوە لەوەی کە دوژمنی خەڵک ئەم ئەفغانیانە نین هۆکاری بێکاری کرێکاران لە ئێران ئەفغانی نین هۆکاری ژیانی ناخۆش و سەخت و دژواری ئابووری خەڵک ئەفغانیەکان نین بەڵکە ناکارایی بەڵکو و کەمتەرخەمی بەڵکو و بێتوانایی گەندەڵی ئەو دەسەڵاتەیە ئەوەی کە ئەفغانیەکان بە ناوی بێستا جاسووس بێحترامیان پێ دەکرێت ئەوانە ناتوانن جاسووس بن ئەوانە ساڵەهای ساڵە ئەگەر بێگومان بەهرەمەند بۆ ئێران نەخشی سازندگییان بووە ئاوەدانکردنەوەیان بووە بەڵام تەنانەت ئەگەر نەشیان بوو بێت نەخشی مخەرب و یان ئەو پاساوە هەڵناگرن کە ئەوانە بێستا توێژێکی جاسووس بێتن بۆ هێزێکی دەرەکی و لەوانە بۆ ئیسرائیل و ئەمریکاوە بەو ناوە سەرکوتیان بکەن بەو ناوە بێڕێزیان پێ بکرێت لە هەر شوێنێک ئەوانە بێستا ئەو ئاوار ئەفغانیانە دەکەونە ژێرزەخت و زۆر و چاوەدێری و دەستگیرکردن هەڵسوڕاوانی ئێمە هەڵسوڕاوانی کۆمەڵ حیزبی کۆمۆنیستی ئێران بۆیان هەیە کە پەنایان بدەن کە لەو زەخت و زۆرانە بیان پارێزن ئەگەر پێشهات سەرپەنایان بۆ دابین بکەن لەو شرایطە سەختێکە تێیدان دەربازیان بکەن و لە عینی حاڵدا وتم کە ڕوانگەی جەماوەر نیسبەت بەو توێژە دەبێت جۆرێک ڕۆشن بکرێتەوە ئاگا بکرێتەوە کە زۆر بە ئاسانی دەستیان بۆ نەبرێت زۆر بە ئاسانی نەکەونە بەر قەهری دوژمنێکی جنایەتکار کە بۆ خۆی سزاواری
بەئیسلا هەمووی ئەوانەیە کە ئەو لەگەڵ بەرامبەرەکانی خۆی و خەڵکی بێ گوناه و بێتاوانە دەیکات. بۆیە ئەرچی هەڵسوراوانی ئێمە لەم بوارەدا دەتوانێت ئاگاهگەری بێت، دەتوانێت خزمەت بەو شرایطە بێ و لە عینی حاڵدا دەتوانێت کۆمەک بکات بە ڕێخستنی جەماوەر لە بەرامبەر هەموو ئەو زەختانەدا، لە بەرامبەر ئەو شرایطی کە ئێستا هەتا مەسەلەی شەڕە، مەسەلەی بێکاریە، مەسەلەی خراپی ژیانە، دۆخی ژیانە، هەموو ئەوە پێویستی یعنی بەرپرس دەوڵەتە ئەو ڕژیمە دەسەڵاتدارە بەرپرسیارە و بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەو ڕژیمە بینەوە پێویستە هەڵسوراوانی ئێمە دەوری بێستا هەوێنی یەکگرتووی، هەوێنی ڕێخستن، هەوێنی ئاگاهگەری، ڕۆشنگەری لە ناو جەماوەردا بن و ئەو ڕۆڵە بەرجەستە بژێڕن لەو پێناوەدا هەموو تەلاشی خۆیان، هەموو هەوڵی خۆیان بخەنە گەڕ. پێم وایە شرایط ئێستا ئەوە دەخوازێت کە هەڵسوراوانی ئێمە ئیتر لەو حاڵەتی بێستا لە خۆیاندا بوونە لەو حاڵەتی خۆپارێزی و هەندێک ملاحزەکاریە بێنە دەرێ، بەڵکە دەبێت لە هەموو ڕەوتە ڕووداوەکاندا ڕۆڵی زۆر زۆر سەرەکی بژێڕن، لە هەموو ڕووداوەکاندا مۆرجی کاریگەری خۆیان دابکتن و بەتایبەت لەو شرایطەی ئێستادا دوای ئەم شەڕە لەگەڵ ئەوەی کە خۆشبەختانەی ئێمە شاهیدی ئەوە بووین کە هەر لە عینی شەڕەکەدا و دوای شەڕیش بەئیستا ئەو توێژە ڕۆشنبیر و ئاگاهگەر و هەڵسوراوان و لەوانە هەڵسوراوانی ئێمەش لەناوە، هەڵسوراوانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڕەش لەناوەوە ڕاهکاریان بۆ خەڵک بەخستە بەردەست دایان پاراستن، داوایان دەکرد ئەو خەڵکەیە کە لەبەر شەڕ و نائەمنی ئاوارە بوون، شوێنی ژیانیان تەرک کردووە بە هانانە و بچن سەرپەنایان بۆ دیاری بکەن، خزمەتیان بکەن، مێڵن سەختیان بۆ بگوزارێ. یعنی ئەمانە کۆمەڵێک ڕاهکارەوە لە عینی حاڵدا، لە عینی شەڕدا، لە عینی ئاوارەیەدا، لە عینی ئەوەی کە خەڵک ناتوانێت لەسەر ژیانی ئاسایی خۆی بەردەوام بێت. هەڵسوراوانی ئێمە دەبێت سعی بکرێت دەوا و دەرمان توزانم پێداویستی سەرەکی ئەو خەڵکە کە نیازمەندن دابین بکەن، ئەو بەئیستا پرۆسانە یا ئەو شەبەکانە بەرینتر بکرێنەوە، تەوسیعان پێ بدرێکارێنە سەر بکرێت کە لەو زەمینانەدا دەتوانن کاریگەر بن، دەتوانن خزمەت بە خەڵک بکەن، لە ناو خەڵکدا ڕۆڵیان ببێوە لە شرایطی دیاریکرا و تایبەتدا ئەوانە دەتوانن بە هانای خەڵکەوە بچن و هەر ئەوانەش لە شرایطێکی ئاساییدا کە شرایط ئاسایی دەبێتەوە دەبنە چێهرەیەکی خاوەنی ئەعتیبار و خۆشەویست لە ناو خەڵکدا، قسەیان تەسیری دەبێت، ڕاهنمودیان تەسیری دەبێت و دەتوانن پێشەنگایەتی هەر حرەکەتێکی ناڕزایەتی و جەماوەری لە داهاتوودا لە دژی ئەم ڕژیمە بگرنە ئەستۆوە، خەڵک نسبەت بە خۆیان خۆشبین و خاوەن ئەعتیماد. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێ کەریم لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتەمان. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتەمان بەشدار بوو. هەروەها سپاس بۆ هاوڕێ هاوکارم تالێب کە یارمەتیمانیدا ئەم بەرنامەیە تۆمارکەین. تا چاوپێکەوتنێکی تر هەر شاد بشین.